بە ئامانجی زیادکردنی ئاڵوگۆڕ و جوڵەی کار و سوودوەرگرتن لە توانە و ئەزموونی یەکتر، یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کاری دەستی لە هەڵەبجە بەڕێوە دەچێت. دیارە هەموو چالاکێکی لەم شێوە بە دوو ئامانجەکرێ، ئامانجێکی ئابووری کە جوڵەیەکی ئابووریە، ساختکردنەوەی بەرووبووم و بازارکردنێکی باشە بۆ گەشتیار و بۆ خاوەن پیشە بەرهەمەکان، واتە دەرفەتی کار و جوڵەیەکی کارە لەو بارە، وەروە ئامانجیشی معنەوی کەویش کللتوری کەلەپوریە برەودانە بە کاری دەستی و ئاڵوگۆڕی ئەزمون و تەجروبە و ناساندنی پیشەوەرەکانی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە. بەشداربووانی ناو فیستیڤالەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی ئێرانەوە هاتبوون. تەواوی ئەو کەرەستانەی پێیان بوو کاری دەستی بوو. بە گرنگیەوە باسی فیستیڤالەکان دەکرد کە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان بوو. کارم کار معرق چوب اسمیانه که رنگ طبیعی خود چوبن، کار کلید آویز چوب، بعد ورد تابلوئر چوبی. قیمت ایران مناسبه، رای ایران مناسبه، خوبه، عالیه. کلا کار دستن، کار دست بانوانن، آفرتیره کار خانم. ئەو کەلوپەلانەی لە فیستیڤالەکەدا نمایش کران تەواوی کاری دەستی و خۆماڵی بوو. ئەو میوانانشی سەردانیان دەکرد، بە گرنگیەوە باسییان دەکرد و دەڵێن پێویستە ئەو کەلتورە جوانەی کوردەواری نەوە لە دوایەوە بگوازرێتەوە بۆ ئەوەی هەمووان پێ ئاشنا بن. کوردستان و نیشتیمانی ئێمە هەمیشە مەڵبەند و مەزرای زمان و کللتور و کۆکردنەوەی هەموو کللتورە جیاوازەکانی هەر چوار پارچەکەی کوردستان بووە و بێگومان پێشانگای لەم شێوەیە کە نێودەوڵەتی بێ و لە کوردستانە بکرێ ئەمە یەکەمین پێشانگا بێ و بە تایبەتتر بۆ هەڵەبجە بێگومان گرنگێکی زۆری هەیە کە بۆ ساختکردنەوەی تەواوی بەرهەمە خۆماڵیەکان کاری دەستەکانی خانمان، ئەمە نەک تەنها بۆ خەمان بۆ خانمان بۆ ژنان و پیاوانیش گرنگێکی زۆری هەیە. ئەم جۆرە پێشانگایانە بۆ هەر یەکێک لە ئێمە پێویستە هەمووان بیبینین، چونکە دنیای دەرەوە و دنیای ناوەوە نیە. بەشداریکردنی 5 پارێزگای وڵاتی ئێران لە ڕاستیە کاریگەریەکی ئێجگار زۆری ئەبێ بۆ پارێزگای هەڵەبجە. بەشداریکردن و کۆنتاکتکردن پێکەوە تەنها بۆ بواری ئابووری نییە، بگرە بوارە کۆمەڵایەتیەکانیش بۆ کۆنتاکتەکان یاخود ئەو بوارانەی کە ئێمە بەیەکەوە ئەبەستێتەوە. فیستیڤالەکە بۆ ماوەی 3 ڕۆژ لە شاری یاری هەڵەبجە بەڕێوە دەچێت. زیاد لە 100 پیشەوەر لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و هەڵەبجەوە بەشداریان تێدا کردووە. کاڵا و شتومەکە دەستیەکانیان بۆ سەردانیکەران خستووەتە ڕوو. هەرێم عەبدوڕەحمان، وێزگە نیوز، هەڵەبجە.